بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر حەوت. خۆشحاڵم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم ئەم ئێوارێش لە ئەڵلقەیەکی نوێدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بووینەوە. تەوەری ئەم ئەڵلقەیەمان بریتیە لەوەی بەشداری هەڵبژاردن و ڕێگری لە ستەمکاری و میراتی سیاسی. ئەم پرسە ئەم تەوەرەیە گەنگەشە دەکەین گفتوگۆی لەسەر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەسواسەوە ڕاستەوخۆ لە سودەکانمە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانەیە. مۆسا کامەران سڵای خوا لەبێت. سڵاوی خوا لە تۆش. سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ ئێوەش. ئەمەوێ ئەم جارە پرسیار نەکەم لەسەر ینی تەوەرەکە بکەمەوە پرسیار بۆ تۆ. ئەمەوێ سەرنجی تۆ لەسەر تەوەری بەرنامەکە بزانم، ینی سەرنجت چییە؟ تەوەرێکی گرنگە دەبێت ئاگداری ئەوە بین، چونکە زۆر جار ئێمە هەڵبژاردن بە ئیستیبداد و بەستەمکاری نابەستینەوە. پێم وایە تێکەڵیەکی زۆر هەیە لەو چەمکانی کە هەندێک لە ئێمە بە تایبەتی بانگەواز خوازەکانمان مامەڵی لەگەڵ دەکەن. بۆیە تەوەرەی بەرنامەکەم پێ گرنگە و هیوادارم بتوانین وەڵام دەرەوەی بەشێک لەو ئیشکالەتانە دابین کە هەیە. باش ئەکرێ ئێستا بینەرێک بیسەرێک بپرسێجا هەڵبژاردن چ پەیوەندی بە ئیستیبداد و تەوریسی سیاسیەوە هەیە، ینی بەستەمکاری و بە میراتی سیاسیەوە هەیە؟ دەستەکان ڕاستە و خۆ پەیوەندیان هەیە بێکترێ بەڕاست؟ دەستەکانت خۆش بێت. وزار پێش هەموو شتێک ئێمە بابێکمان هەیە لە بنچینەکانی فقی ئیسلامی لە ئوسوڵا پێی دەوترێ مەقاسید مەبەست. کەواتە پێش هەموو شتێک تۆ دەبی بیر لەوە بکەیەوە هەڵبژاردن ڕێکارە یاخود مەبەستە. ئەگەر هەڵبژاردن مەبەستە ئەمە دەبێ ڕێکارەکەی چ بێ، ئەگەر ڕێکارە مەبەستەکەی چ بێ. ئێمە دیاردێکمان هەیە، ئەم دیاردەیە پێی دەوترێ ستەمکاری، پێی دەوترێ قۆڕەخکاری. قۆڕەخکاریکە ئەگەر قۆڕەخکاری سیاسی بێ وەکو کە خۆی گەورە لە وەسفی فیرعەونە دەفەرمیە، قۆڕەخکاریکە قۆڕەخکاری اقتصادی بێ کەی لا تەکونە دوولەتە بەینە الأغنیاء منکم، مەیە لەسەر و سامان لەبەردەستی چەند کەسێکدا قۆڕەخ نەکرێ. پێغەمبەری خوا نعلەتی کردووە لە قۆڕەخکاران لە ڕووی ئابووریەوە. ئەگەر بێت و قۆڕەخکاریەکە یان با بڵێن لە ڕووی ئیفسادی کۆمەڵگاوە بوو بێکە، خۆی گەورە لە قسەی موسا عەلەیهی سەڵات وەسەلام و کۆمەڵێکی ڕۆشتر زۆر بە ئاشکرا ئەم بابەتەمان بۆ ڕوون دەکاتەوە. لە هەر شێوەیەک لە شێوەکان بێ قۆڕەخکاری، ستەمکاری، دەسەڵاتی ئیستیبداد هەموو ئەمانە لە ڕووی شەرعەوە ڕەتکراوەیە. واتە ئیسلام دژی زوڵمە، دژی ستەمکاریە بە هەموو شێوەکانی، ستەمکاری سیاسی، ستەمکاری ئابووری، وارەوە ستەمکاری کۆمەڵایەتی و کۆی کایەکانی تر کە مرۆڤ زوڵم لە مرۆڤ بکە لە ڕێی دەسەڵاتێکی ستەمکارەوە. ئەمە وامان لێ دەکات کە ئەگەر بێت و ستەمکاری لە ئیسلامدا خراپ بێ، بە تەکید ئەرچی مرۆڤەکانە بۆ ئەوەی کە ئەو ستەمکاریە بگۆڕن. کەواتە ئەم ڕێکارانە کامانەن کە مرۆڤەکان ڕێگری دەکەن لە بەردەم ستەمکاری. ئەلێرەوە ئێمە دەبێ بینە سەر ئەو چەمکانە، بینە سەر ئەو ڕێکارانە کە ئێمە ڕێگری لە ستەمکاری دەکەین. ئەوە یەک. دوو، هەر لە ماوەردیەوە هەتا دەگاتە ئەبی عەلی ئەبی فیڕا و تا دەگاتە ئیمامی جووەینی، هەتا دەگاتە ئیبن خەلدون و ئیبن حەزم و هەموو ئەمانە کە باسی ئیمارەت و بەرپرسیارەتی دەکەن، دەڵێن ئەمە واجبە و فەرزەکەشی فەرزی عینە لەسەر هەموو موسڵمانان. واتە ئەگەر وڵات بەبێ بەرپرسیارەتی بوو لە فەراغدا ژیا یان حکومڕانێتێکی غەیری شەرعی هەبوو، واتە ستەمکاری و میراتی سیاسی بوو، ئەو لەسەر هەمان موسڵمانان واجبە ئەمە چارەسەرکەن. ئەگە بەشێک لە موسڵمانان بەم ئەرکە هەستان ئەوە لەسەر ئەوەکەی تر لا دەچێ، ئەو کاتێ دەبێتە فەرزی کیفایە. کەواتە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری، دانانی ویلایەتی ساڵح واتە ویلایەتێکی و بەرپرسیارەتێکی دادگەرانە ئەرچێکی شەرعیە. ئێمە لێرەوە دەبێ بڵین مادام بەرپرسیارەتی دانانەکەی ئەرچێکی شەرعیە، وەروە ڕێگری لە ستەمکاری لە قۆڕەخکاری ئەمە ئەرچێکی شەرعیە دەبێ بێنین ئێمە بەو ڕێکارانەدا بڕۆین کە بزانین ئەو ڕێکارانە چن کە قەدەغەی ستەمکاری دەکەن و ئەو ڕێکارانە چن کە دەبێتە ئیدارەدانی کۆمەڵگا، دەبێتە ڕێخستنی کاروباری کۆمەڵگا. لەبەرەوەی ئاگادار بە زانایان هاوکات دەڵێن واجببوونی بەرپرسیارەتووی لە ئیمارەتدا و ئەمە واجبێکی عەقلیش نییە، واجبێکی نەقلیە، واتە خۆی گەورە فەرزی کردووە. واتە ئەمە ئیجتیهاد نییە بڵێ وەڵام مەسالەحی کۆمەڵگاوا دەفەرمی، مەساڵی کۆمەڵگاوا دەفەرمیە، بەڵام خۆی گەورە ئەمەی بە نەس
پێغەمبەری خۆ ئەمەی بە نەس بە ممارەسە واجب کردووە کە دەبێت کۆمەڵگا نابێت لە فەراغێکی بەرپرسیارەتیدا بژێواتە بەرپرسیارەتی نەبێ. بۆیە ئەبی عەلی بەیفەڕا باسی لێوە دەکات دەڵێن گەورەترین فیتنەی کۆمەڵگا ئەوەیە کە بەرپرسیارەتی تێدا نەبێ واتە کەس نەبێت کاروباریان بەڕێوە بەڵام مامۆساونی ئێستا ئێمە چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق بە شێوازێکی گشتی ئەو نیە حکومەتمان هەیە و خەڵک بەڕێوە ئەبات و ینی فەراغێکی دەسەڵاتمان نییە ینی ئەمە دوو بەشە کە دەڵێن ئێمە دانانی بەرپرسیارەتی واجب دەبێت بەشێکیانەوەی کە تۆ بەرپرسیارەتی هەر نەبێ بتوان دەبێت داینەی واجب بێ بەشێکیانەوە کە تۆ بەرپرسیارەتی کە تێ بەڵام بەرپرسیارەتی زاڵمی ستەمکاری قۆڕەخکاری میراتی سیاسی هەیە کەواتە ئەو کاتەدا تۆ واجبە لەسەرت کە ئەم بەرپرسیارەتی خراپە بگۆڕی بە بەرپرسیارەتێکی باشتر کەواتە لابرنی بەرپرسیارەتی خراپ یاخود نەبوونی بەرپرسیارەتی و دانانی هەردووچیان شەرعان واجبە. باش ئەم دەسەڵاتی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە ئەوەی کە پێوترێ حکومەت کە هەر یەکێک ینی ناوێکی لێن هەیە ئەڵێ دەسەڵاتە حکومەت نییە هەیە ئەڵێمە تەنها کۆمپانیان و خەریکی پارەکۆکردنەوەن بەڵام ئەوەی ئێستا لە بینی دوو کەوانای پێوترێت دەسەڵات و حکومەتداری ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی ستەمکار و با بڵێن تەوریسی سیاسیە هەردووچیانە هەم تەوریتی سیاسیەوەتە دەسەڵاتێکی میراتگرانەیە خانەوادەیە و هەم دەسەڵاتێکی ستەمکاریە ستەمکاری بەو مانەی کە قۆڕغی بواری ئابووری و قوتی خەڵکی کردووە ستەمکارە لەو ڕوانگەیەوە کە با بڵێن خەڵک زەلیل و ڕەزیل لەکە کە خوای گەورە لە وەسی فیرعەوندا دەفەرمێنە فرعون علا فی الأرض وجعل أهلها ئەدلەیانی کە کەواتە ئەمە دەسەڵاتێکە کە خەڵک بەرەو زەلیلی دەبا دەسەڵاتێکە خەڵک بەرەو فەسادی دەبا لە ڕووی ڕاگەیاندنە خراپەکەیەوە لە ڕووی تێکدانی ڕایەڵە کۆمەڵایەتیەکەیەوە لە ڕووی خۆ دەبینی خەڵکی زۆر ئەم وڵاتە بەجێ دێ لە ئینتیمای نەماوە ئەمانە هەموو ئاکامی ئەوەیە کە کۆمەڵگای ئێمە لە سایی دەسەڵاتێکی خراپ دەژرێ من پێم وایە خراپی دەسەڵات لە هەرێمی کوردستان و لە بەغدا و پێویستبوونی گۆڕانکاری ئەو مقدیمەیە زۆر پێویستی بە تەفاسیل نییە لە من پێم وایە هەموو خەڵکی کوردستان و هاوڵاتی سادەکانیش ئەمە دەزانن کەواتە ئێمە دەبێ بێین قسە لەسەر ئەم بابەتە بکەین یانی چۆن ئەم دەسەڵاتە ئیستیبداد و تەوریسی سیاسیە بگۆڕین هەیەڵە بە ئینقلاب هەیەڵە بە چەک بە شەڕ بە خوێن ڕشتن ڕای ماڵین ئێستا شتێک هەیە پێوترێت دەنگدان بابەتێکی سلمیە کام میکانیزمە کوام ڕێگەیە باشترین و کەمترین زەرەری تایە ئێمە بتوانین دەسەڵاتێکی بۆ پێناسەی جەنابەتکردە بیگۆڕین خۆی هەڵبژاردن ئەگەر بێت و ئێمە لە دوو شێوەوە بۆی بچین یەکەم لە ڕۆژ شەرعیەکەوە بۆ بچین لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا هیچ کەسێکی لە دوو خۆی دیاری نەکرد ئەمە لێگەڕا بۆ ئیجتیهادی موسڵمانان بۆیە چوار خەلیفەی ڕاشیدیمان هەیە هەر چواریان بە هەڵبژاردن بوونەتە خەلیفە و هەر چواریشیان بەو زۆرینەیە کە ئەرچیان دیاریکردنی خەلیفە بووە بوونەتە خەلیفە هەر چواریان ئیستیبداد نەبوون واتە بە زەبری شمشێر و ستەمکاری دەسەڵات بسەپێنن و هەر چواریشیان تەوریتی سیاسی نەبوون بۆی کە ئەم ڕۆیشتووە کوڕیان برازا و بە میرات دەجێی خۆی دانی ئەگەر تبینیمان کردبێ کەواتە هەر چواریشیان بریتیم و لە هەڵبژاردن و لە شوڕا و لە گفتوگۆکردن هەر چواریان ئەگەر تبینیمان کە بەشێکیان زۆرێک لە منافەسە هەبووە فڵان کاندیدە فڵان کاندید نییە بەڵام 2000 زۆرینە لەسەر یەکیان ئارام و ئۆخرەیی گرتووە و ئەوەکانیکە وازیان هێناوە ئەمە زۆرێک لە هەڵبژاردن بەڵێ ئەمە زۆرەکە ئەمە مۆزوعەکە ئەم هەڵبژاردنە ئەگەر 2000 لە سیستەمی فەرمانڕەوایەتی ئیسلامیدا پاشەکشەی کردبێ بەڵام ئەسڵە شەریعەکەی ون نەکردووە کە سیستەمی دەسەڵات لە ئیسلامدا بە ڕێگەی هەڵبژاردنەوە دەبێ و نەتەوریتی سیاسیە نەمیراتگری سیاسیە واروەها ئیسلام نەقبوڵی ستەمکاری دەکا جابا لەلا ڕاتگرم بۆی کە پێشەوەی چێ ئەمانی هەڵبژاردە ئەوش پرسیارێکە ینی مامۆساوترێ خەڵکێکی عام یعنی هەمووی ئەوەی لە سەر و هەژدە ساڵەوە کە سەبە پێ یاسا مافی ئەوەی هەیە دەنگ بدات و کەسێک بکاتە نوێنەری خۆی وانە وانە بووە وترێ ئەهلی حەل و عەقد نخبەیەک ئەمانەی هەڵبژاردووە من حەزەکەم ینی پێشوی تەفاسیلی بۆبی لەسەر ئەمەش قسە بکەین ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە ئێستا سیستەمێکمان هەیە ئەم سیستەمە سیستەمێکی عالەمیە بەوەی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە گۆڕانکاری دەکرێەوە ئەم هەڵبژاردنە بە پێی قانون هەموو تاکەکان بە هەردوو ڕەگەزەوە بەشداری تێدا دەکەن بەڵام ئەم سیستەمە گەر بگەڕێنەوە بۆ سەردەمی خەلیفەکانی ڕاشیدین و ئەو سیستەمەی کە ئێمە لە تاریخی ئیسلامیمان هەیە بەشداریەکان بەم پانتاییە فراوانە نەبووە بۆ هەڵبژاردن ئەمە مۆزوعێکە بەڵام ئێمە دەبێت چۆن بە چارەسەری ئەم بابەتە بکەین زار پێش هەموو شتێکە گەر تێبینیمان کردبێ هەڵبژاردن جاری یەکەم
ئەگەر بەراوردی کەین مەسەلەن زۆر دەرێن دموکراتیت لە ئەوروپا لە یۆناان و لە ڕۆمانەوە هاتووە بەڵام دموکراتێک کە بتوانێ مرۆڤەکان بگۆڕێ واتە دەسەڵاتی هەبێ بەرپرسیارەتی دابنێ نەک بەرپرس لە شوێنی خۆی بە میراتگری سیاسی و ئیستیبداد هەیە تەنها گفتوگۆیە بۆ گۆڕینی قەرارەکانی با بڵێن بەرپرس ئەمە لە تاریخدا لە ئەوروپاش نەبووە کە بۆ یەکەمین زار ئەمە لە تاریخی ئیسلامی داهاتوە بەرپرسیارەتی لە ڕێگای هەڵبژارنەوە بێ واتە بەرپرسیارەتی لە ئیسلامدا تیۆکراتی نەبووە ینی لە ڕێگەی پشتبەستن بە وەحیەوە یەکلایی کرابێتەوە و هەڵبژاردن بووە. بۆ زاری دووەم ئەم هەڵبژاردنە لە ئەوروپاوە هاتەوە ناو عالەمی ئیسلامی بەوەی کە لە سەدەی نۆزدەم ئەوروپا بە تەمەنێکی دوور و درێژی خۆی معاناتی ستەمکاری هەبووە معاناتی تەوریتی سیاسی هەبووە بە میراتگری دەسەڵاتی هەبووە معاناتی گەورەی هەبووە لە ئیحتیکاردا بەڵام هێواش شێواش بەدیلێک هاتە پێشەوە کە بریتە لە بەدیلی دانانی ئەنجومەنێک کە لە ڕێگەی و ئەنجومەنەوە لە ڕێگەی ئەم لۆرداتەوە لە ڕێگەی ئەم ئەنجومەنی نوێنەرانەوە بتواندرێ شەرعێت بدرێ بە گۆڕانکاری کە 2000 ئەمە ئێستا لە دنیادا پەیڕەو دەکرێت وەمەش لە ڕێگەی هەڵبژاردنەوەیە و هەڵبژاردن لە ئەوروپا لە سەرەتاوە وەکوی زەنابەت باس لێوە کرد چینێکی دیاریکرا و مافی هەبوو کە هەڵبژاردن بکەم چینە پەیوەند بۆ بە پێگەی ئابووریەوە پەیوەستەوە بە دەسەڵاتەوە هەتە سەرەتاوە تەنانەت مێینە ڕەگەزی بەرامبەر بەشداری نەکردو بەڵام هێواش شێوەژەمە فراوان بۆ تاوەکو گەیوەتە ئەم سیستەمە ینی ئەمەی کە ئێستا لە سەروی 8 ساڵەوە بەشداری دەکات تەنانەت مامۆستا ینی لە هەندێک وڵات ڕەشپێستەکانیش بەشداریان پێ نەکراوە ئەمەی لە ئافرەتی ئەمەی کە ئێستا قسەی لەسەر دەکەین ئەمە ئێستا قسەی لەسەر دەکەین بەشداریکردنێک لە تەمەنی سەروی 8 ساڵەوە بێ و هیچ ڕێگریەکی ڕەگەز هیچ ڕێگرێکی ئابووری هیچ ڕێگرێکی ڕنگ هیچ ڕێگرێکی کۆیلایەتی و ئازادی لەسەر نەبێ ئەمە تاریخەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20 ینی لە سەدەی 90 ئەگەر انتخابات هەبوو بێ لە ئەوروپا کۆمەڵی قیودی پێوە بکە کۆمەلگا نەیتوانیە هەموو بەشداری بکە بە بێ جیاواسی کەواتە مشکلەمان زارە لەوە دانیە ئەوروپا ئەم هەڵبژارنەی بۆ هێنایەکایەوە بۆ ڕێگریکردن لە ستەمکاری هێنایەکایەوە و بە فیعلیش ئەگە تێبینی وڵاتانی ئەوروپی بکەی لەو ڕێگەیەوە لە میراتگری سیاسی و لە ئیستیبداد و لە قۆڕخکاری توانی ویانە ئەم خراپە لە ڕێگەی ئەم ڕێکارەوە قەدەغە بکەن یعنی دەبینین لە مودەیەکی دیاریکراوی خۆیدا سەرۆکە حکومەتە بەڵام کە مودەکەی تەواو بوو بەبێ قانون و پێی دەسەڵاتی ئەو پەرلەمانی ئەو وڵاتەی بەبێ هەڵبژاردنێکی زارێکیکە گۆڕانکاری دەکرێت کەواتە ئەوروپا توانیان لە ڕێگای هەڵبژاردنەوە مەبەستێک بپێچن کە بریتێ لە ڕێگری لە ستەمکاری ئێمەش لە ئیسلامدا لە ڕێگای هەڵبژاردنەوە توانیمان ڕێگری بکەین لە ستەمکاری وار کاتێک کە شوڕا و هەڵبژاردن نەبوو ئەهلی حەل و عەقد نەبوو دەبینین ستەمکاری جارێککە گەڕاوەتەوە کەواتە باشترین مکانیزمی ئارامی و ئاسایش کە بتوانێت بەبێ خوێن گۆڕانکاری بکە لە ڕێگری لە ستەمکاریدا وە دەسەڵات بەرە و دەسەڵاتێکی چاکساز بەرێ لە ڕێگەی هەڵبژاردنەوەیە سەبارەت بە بەراوردی هەڵبژاردننی ئێستا ئەوەی کە دەتوانم بڵێم لە دنیای ئەمڕۆی هاوسەرخە هاتووە کە هەڵبژارنەکە بەپێی قانون لە سەروی 8 ساڵەوەیە لە ڕووی خوێندەوار و نەخوێندەوارەوە هەموو یەک ئاست بەشداری دەکە لە ڕووی ڕەگەزەوە هەردوو ڕەگەز بەشداری دەکە بەڵام ئەوەی کە ئێمە هەمانە لە تاریخی ئیسلامی و لە هەڵبژاردننی خەلیفەکانی ڕاشیدی ئەگەر تێبینیمان کردوێ نخبەیەکی دیاریکرا و بەشداری دەکا هەردوو ڕەگەز بەشداری ناکە پێمان وابێ هەڵبژاردننی هاوسەرخ بۆیە خراپە چونکە بۆ هەموو مرۆڤێک بە مافی هاوڵاتی بوونی هەیە بەشداری بکە بەڵام لە تاریخی ئیسلامی ئێمەدا ئەم بەشداریە نییە تەسەوڕ دەکەم ئەمە قیاسێکی هەڵە بێ بۆ ئەم بابەتەوە تا ئەگەر بەهاتایەوە هەڵبژاردن لە ئیسلامدا بەردەوامی هەبوویایە ئەگە تێبینیمان کردبێ ئەم بەردەوامی وردەورە تەوڕی دەکردەوە و دەگەشتە ئەم قۆناغێکی ئێستا ئێمە تێدان تو زاری پێش هەموو شتێک وشەی ئاهلی حەل و عەقد وەرزانی وشەی ئاهلی حەل و عەقد بۆ یەکەمین زار لە قەرنی سێمی هیجریا پەیا بووە يعني تو بيدوانه بيه اهلي حلو عقد لا سردمي خليفه كان الراشدي ده هات بيو لرجع اهلي حلو عقد وخليفه البجير درابي ام زاراويه كذلك كهاتو بالتيوري كراوته وبنظري كراوته وبفقهي كراوته وفقه حكمراني اسلامي لقناقه درنكتر ام زاراويه هاتكايه واجنان زاراويه وجودي نبوه اي باش عمر كوري خطاب شش قصيدانا بنابي اهلي حلو عقد ونخير عمر كوري خطاب قناعتي واب وخوي لموضوع اهلي حلو عقد اهلي حلو عقد الاسلام دا صلاتي داناني خليفيان نيه قداربه اهلي حلو عقد دا صلاتي كانديد يعني هي قلاي كرنوي كانديد اويك شرعيه دا خليفه او بيعه قشتيك وكو رابرسي استفتاء يستاوايا بو تقول دياري كرني خليفه مدو قناغه مان قناغه كان دياري كرني كانديد اهلي حلو عقد ديكا
قۆناغی دووەم بریتە لە بەیعەت و بەڵێندانی گشتی کە وەکو ڕاپرسی ئێستای گشتی وایە ئەو هەموو مسلمانانی گرتوتەوە ئەوەی دووەمیان بەڵێ هەموو مسلمانانی گرتوتەوە ئەگەر مسلمانانی نەگرت پێێتەوە بە پێی فوقەها کۆسپە جوغرافیەکە بووە ئەجینە لە ڕێی فوقەهاوە بەیعەتی گشتی هەموو مسلمانان دەبێ ئەو مافەیان هەیە بەشداری بکەن مۆزوع دەمێنێتەوە ئەهلی حەل و عەقد لەسەر ڕێگەمان هەیە ئەهلی حەل و عەقد ئەوەیە کە ڕاستە زانایان لەو ڕوانگەیەوە زۆرە کۆدەنجێ چیان نییە کە بەشداریەکە چێ بێ ئەهلی حەل و عەقد و ژمارەکەی چۆنە بەڵام ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە سیغەیەکی کراوەمان هەیە کە بتوانی لە قۆناغی دیاریکراوی خۆیدا تۆ بتوانی بە پێی هەلومەرزەکە ئەم حالەتە دروستکەی ئایا عولەمایە ومەڕایە مشتەهیدینە وەکو ئیمامی نەوەوی دەڵێ وزوه الناسە واتە پیاوە دیارەکانی کۆمەلگایە ئەمە نیشانەوەیە کە پیاوە دیارەکانی کۆمەلگا بەرپرسان زانایان هەموو ئەمانە مافیەوەیان هەیە بێن خەلیفە لە نێوان خۆیاندا دیاری بکەن و دوایە بیخەن ڕوو بەرامبەر بە بەیعەتی گشتی ئەمە سیستەمێکە یعنی ئەگەر تۆ بەراوردی کە ئەم سیستەمە هەر چوار خەلیفەکەی ڕاشیدی سەیرکەی سیغەیەکمان نەداتێ کە سیغەیەکی کۆنکریتی نییە کە دەبێ بەو شێوە بێ بوەکری ستیقەگە لەبیرت بێ لە ناو سێ کاندیدا خۆی علی کوڕی ئەبی تاالب ڕزای خوای لێ بێ کە عەمار و عەباسی مامی و هەموو ئەمانە لای پێغەمبەری خۆ وەکو کاندیدی ئەمان دیاری کراوە هەروەها سعدی کوڕی عوبادە کە کاندیدی ئەنساری و مهاجرینەکان بووە کەواتە مناقەشە کراوە بۆ سێ کاندید بەڵام زۆرینە لەسەر ئەبوبەکرا ئەم قەرارەیان داوە دوای لە چوارچێوەی بەیعەتی گشتی لە مزگەوتە هەموو مسلمانان بەڵێنیان پێداوە ئەگە تۆ تبینیت کرد بێ خەلیفەی دووەم کە دیاری کراوە ئەبوبەکر ڕزای خوای لێ بێ مشاورە و پرسوڕایەکی بە نخبەیەک لە سەحابەکان کرد کەمە لە سەحیح بوخاریدا زۆر بەڕوونی مەسەڵەن بە سعدی کوڕی بابرین وەقاسی بە سعدی گوت ئایا ئەگەر بێت و فڵان دابنین پێت چۆنە پێم باشە بە ئەبوو عوبەیدەی گوت ئەگە فڵان دابنین پێت چۆنە گوتی باشە ئەوجا گوتی دەگوتی من پێم چاکە لە دوو من عومەری کوڕی خەتاب خەلیفە بێ ئیبن تەیمیە دەڵێ ئەگەر بەیعەتی گشتی نەبووە هەموو مسلمانان تەئیدیان نەکردوایە ئەم تەوسیە و ڕاستپاردەیەی ئەبوبەکری هیچ شەرعەتێکی نەبوو کەواتە نیشانەی ئەوەیە شەرعێت پێدانە ئاخیرەکە بریتە لەو بەیعەتە گشتی باشە پرسیارێکترێتەکایەوە مامۆستا ئەوترێ ئەمە تەنها مسلمانان لە ناو خۆیانە و بۆ کاروباری خۆیان و وەکو مسلمان ئەمەیان ینی ئەمەیان کردووە بەڵام ئێستا لە هەڵبژاردننی ئێستا وەک جەنابەت ئاماژت پێکرد چ جای ئەوەی تەمەن و ڕەگەز و ئەمە ینی بربەز نییە ئینتیمای ئاینی ژعنی منێکی مسلمان لەگەڵ کەسێکی مەسیحی لەگەڵ کەسێکی بێباوەڕ هەمان مافی دەنگدانی هەیە ئەوش کاندیدی خۆی ینی دیاریەکە ئەکرێ ئەم خەڵکانە بە مسلمان و نامسلمان و نامولتەزیم و غیرە مسلمانیش تەنانەت لە شوێنێکا کۆ ببنەوە و کاروباری خەڵکی ڕاپەڕێن ئەو پرسیاری کەمێک دواتر بخەبوو ئەو ئیشکەلەتانەی کە لەسەر هەڵبژاردننی ئێستا هەیە بۆەوەی کە بەرکەمێک بەرچاو ڕوون بم ئەگەر ئەو مقدمەیە نەخەمە ڕوو پێم وایە بەرچاو ڕوونیەکەمان بۆ ئەم بابەتە وڵامدانەوەی ئەو بابەتە کەمۆچە غامستر دەبیانی زۆر ڕۆشن نابێت دەزانی چۆنە ئەگەر تۆ تبین کردوێ هەڵبژاردننی سوار خەلیفەکەی ڕاشیدی یەکەم بە یەک زۆر نەبووە مەسەن ئەو بەکە بە زۆرێک هەڵبژێردە ڕزای خوای لێ بێ عومەر بە زۆرێک ڕزای خوای لێ بێ و هەروەها عوسمان و علی کوڕی ئەبی تاالب علی کوڕی ئەبی تاالب هەر بە گفتوگۆی ناو نوخبەی زۆر قەناعەتی نەبوو یەکسەر گوتی بابچین بزانین لە مزگەوتە خەڵکەکەت دەڵێن کەواتە زیاتر قەناعەتەکەی بە بەیعەیەکی گشتی هەموو مسلمانان هەبوو و ئەم بەیعە گشتی هەموو مسلمانان ئەگەر تۆ تبینیت کردوێ زۆر دەرپەیوەست نەبووە بەوەی کە ئاستی خوێندەوارێکی خۆ ئەنساریانەی کە لەگەڵ مهاجرینەکان لە ساقیفی بەنی سەعدا کۆ ببنەوە ئەگەر تبینیمان کردبێ هیچ قیاسێک نەبووە لەوەی کە پیاوە بە مستەوایەکان کۆ ببنەوە پیاوەکانی تر مستەوایانی ئەو مەیزە نەبووە لەین سونە ئێمە زۆر جار لە خۆمان و مەیزەیەک دروست دەکەین کە پێمان وایە کە قسە لە بەرپرسیارەتی کرا قسە لە دیاریکردنی ئەنجومانێک کرا دەبێ ئەمە ڕاستەوخۆ حەسر بێ بۆ کەمینەیە کە ئەو کەمینەیە عالمترن لە بەرامبەرەکەی ترا لە بەیعەتی عەقەبەی دووەمە ئەو حەدیسەی کە کەعبی کوڕی مالیک دەڵێ ئێمە هەفتا و قسوور کەس بووین کە کۆبووینەوە بۆ ئەوەی کە لە بینی خۆماندا 12 کەس هەڵبژێرین ئەم 12 کەسە نوێنەرایەتی هەمومان بکا کە گەڕاینەوە مەدینە یخۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەبدوڵای کوڕی جابیر و مەجموعەیەک 2 ساڵ پێش بەیعەی عەقەبەی دووەم مسلمان بوون ساڵی پێشتر 12 کەس مسلمان بوون بەڵام ئەمەندەی لێ دەرکە زۆرینەی زۆری تازە شادیان هێناوە تازە مسلمان بوون بەڵام پێغەمبەری خوا نەیگوت ئەوانەی کە پار و پێرهارەکە مسلمان بوون ئەمانە سەلاحیەتیان هەیە نوێنەرایەت و قیادەی ئێوە بکەن کە دەگەڕێنەوە مەدینەی کە مەخەوەلی کرد 12 کەس لە بینی خۆتاندا هەڵبژێرن بۆ قیادەکردن و ئیدارەدانی ئێوە هیچ مەرجێکی دانەنا چەندان ئاماژەی لەو زۆرەمان هەیە مەسەڵەن لە کاتی هۆزی هەوازندیان کۆمەڵک ڕووداوی ئەوەمان هەیە کە ئێمە پێمان وابێ داخوا لە پرسی شوڕا پیاوی زانا و عالم
پیاوی ژیر و عاقڵ دەبێت دەنگەکەی نابێ یەکسان کرێ بە پیاوێکی کە ئاستی علمی و سەقافەتی کەمترە. ئەمە بیدعەیە کە ئێمە ئێستا هێناومانە لە سیرەی شتیوا دەست ناکەوێ خۆ کە لە چوونە دەرەوەی مسلمانان لەو دوو بۆ چوونە جیاوازە ئایا لە شەڕی ئوحدا بڕۆینە دەرێ نان نەڕۆینە دەرێ. خۆ بەشێکی زۆر لە ڕیوایەتەکان دەرێن نوخبەی کەمینە قەنەعەتی وابوو بمێنینەوە بەڵام زۆری نەگوتیان بڕۆینە دەرێ بەڵام بە قسەی زۆری نەکرا. کەواتە لە هەموو ئەم ئاسەوارانەی کە بە دەنگدان و ڕاپرسی و شوڕایەک لا کراوەوە لە تاریخی ئیسلامی ئێمە ئەم بابەتەمان نەبوو. ئەوە شوڕای اختصاسیەکە هەندێک لە عولەما لەیان تێک چۆ مەسەڵەن ئەوە خەلیفە ئایا پرس بە کەسێکی زانا بکە بابەتێکی ئیجتیهادی یان نا. ئەمە ئێمە ئەگەر تۆ تێبینیمان کردبێ سێ زۆر شوڕامان هەیە لەم سێ زۆرەی زۆر دەرتێکەڵی دەکەین. شوڕایەک بۆ کۆمەڵی کاروباری کۆمەڵایەتی و مەشاکیل و ئەمانە. شوڕایەکمان هەیە شوڕای اختصاسی وەکو پێغەمبەری خوا لە شەڕی بەدرە با بڵێن مشاوەڕی بە ئەهلی اختصاص کرد، لە خەندەقا مشاوەڕی بە ئەهلی اختصاص کرد. شوڕایەکمان هەیە بۆ دانانی بەرپرسیارەتی ویلایە. لە دانانی بەرپرسیارەتی ویلایە لە ئیسلامدا هەموو ئەو ئاماژانەی هەمانە شوڕاکردن بە پێی ئەکسەریەتە واروها پابەندیشە کە ئێمە ناڵێن ئایا شوڕا پابەندیە پابەندی نیە. پابەندی نیە ئەوە بۆ بەرپرسە کە مشاوەرە بە کەسێک دەکا بەڵام دانانی شوڕا بۆ بەرپرسیارەتی پابەندیە. تۆ ناکرێت هەڵبژاردن بکەی بۆ خەلیفەیەک و بەڵام دوایە بە قسەی کەمینەیەک بکەی. لێرە دەدەوێت بە قسەی زۆری نەبگرێ. ئەو مەیزە زارە پێش هەموو شتێک ئەو جیاکاریە بەوەی کە ئەمە کە دەبێ لە ئاستەکاندا ئاستی جیاواز بکەی ئەمە بیدعەیە کە ئێستا هێناومانە دەکایەوە. دوو یەکێک لە سیفاتەکانی یەکێک لە خصائصی شریعەتی ئیسلامی ئەمەوەی کە قابلی تحقیق بێ قابلی جێبەجێکردن بێ. نابێ ئێمە فقێکی حکومڕانی دابنین فقێک دابرین بۆ کاروباری ژیانی خۆمان لە خەیاڵدا بژین بەوەی کە ئاستی عەقڵی مرۆڤەکان دەرەجاتی دەنگدان و مشارەکە لە بەرپرسیارەتی دیاری بکە. ئەمە زەتر لە خەیاڵ دەچێوەتە ئێمە ناتوانین لەم شارە دوو ستونمان هەبێ ئەمانە عەقلیان باشە و عەقلیان پێگەیشتووە دەتوانن بەشداری بکەن بەڵام ئەمانە عەقلیان تێنەگەیشتووە و عەقلیان هێشتا ماوێتی ناتوانن بەشداری بکەن. دەگونجێ بڵێ تەمەنی وابێ دەگونجێ بڵێ ڕەگەزەکەی وابێ بەڵام قیاسی عەقڵ ئەمە چێیە؟ ئەم دەسەڵاتی هەیە کۆمەلگا دەکا بە دوو سنفەوە سنفێکیان پیاوە عەقڵ و ژیرەکانن سنفێکیان عەقلیان نەگەیشتوتە ئەو ڕادەی کە بۆیان نیە دەنگ بدەن. ئەمە ئەسڵەن زۆرە فقێکی حکومڕانیە کە قابلی تحقیق نییە کە لە کاتێکدا ئەمە پێچەوانەی هەموو ئەساسیەتە فەقیەکانی ئێمەیە کە ئەساسیاتی فقی حکومڕانی و فقهی بەڕێوەبرنی ئێمە ئەوەیە کە قابلی جێبەجێکردنە. یعنی ئێمە یاسایەکمان نییە لە ئیسلامدا قانونێکمان نییە لە شەریعەتدا میسالی بێ و قابلی تحقیق نەبێ. ئەمە میسالیە کەواتە دەبێت ئەم زۆرە بیرکردنەوەی ڕەفز کرێتەوە. یەکەم نیمانە ئێمە لە سیرەی پێغەمبەری خوایە و لە هەڵبژاردننی خەلیفەکانە ئەو مەیزەیە. دوو ئەگەر لەمەی بە ئاڵێنین کەواتە جێبەجێ نابێ کەواتە شریعەتمان قسە چوارچێوەیەکی میسالی کە عولەما ئەمە بە حالەتێکی ڕەفز دادەنین. ئەمە یەک. دوو ئەمەی کە بێنەوە سەر ئەو مۆزوعی جەنابەت زانی چۆنە بەرپرسیارەتی ئەگەر تۆ سەیری دەستوری مەدینە بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قیادەی دەوڵەتێک دەکا بەڵام جوولەکەکان ئازادن لە قەناعەتی خۆیانەوە. گە تۆ سەیری دەستوری مەدینە بکەیت تەنانەت ئازادی بازرگانی فلان قەبیلە ئازادە لە بازرگانی خۆی ئازادە لە عەقدی بازرگانی خۆی لەگەر قەبیلەیەکتر لە دەرەوەی خۆی ئازادە لە شەعایر و شەعایرەکانی خۆی خصوصیەتی ئەوسیەکان خصوصیەتی خەزرەجیەکان خصوصیەتی مهاجرین خصوصیەتی ئەنسارەکان هەموو ئەم خصوصیەتانە پارێزراون لە چوارچێوەی قەوارەیەکی ئیسلامیدا و هەر هەمووشیان مشاریکن بۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قیادەی ئەم دەوڵەتە بکە قیادەی ئەم قەوارەیە بکە. کەواتە کەمینەی مەسیحی هەم مافی مەزمونە لە دەوڵەتی ئیسلامیدا هەم دەنجیشی مەرغوبە واتە دەنجیشی قبوڵە بۆ بەشداریکردن لە دانانی بەرپرسیارەتی. بۆ چونکە بەرپرسیارەتی سیفەتێکی گشتیە سیفەتێکی بەتەنیا دینی نییە ئاگاداری ئەو بابەتەی من واتە سیفەتێکی بەرپرسیارەتی بۆ خزمەتگوزاری سیفەتێکی بەرپرسیارەتی بۆ ڕێگەوبان سیفەتێکی بەرپرسیارەتی بۆ ئاسایشی وڵات سیفەتێکی بەرپرسیارەتیە بۆ کۆی کاروبار سیفەتێکی بەرپرسیارەتی بۆ وەرگرتنی واریدات سیفەتێکی بەرپرسیارەتیە بۆ دابەشکردنی واریدات بەسەر کەسانی مستحق. دنیایەک بەرپرسیارەتی لە دەوڵەتدا هەیە و هەموو ئەمانش ئەرشیان دەکەوێت لەسەری و مافیشیان هەیە لە دەوڵەتی ئیسلامی. وەیشێک لە مافەکان ئەوەیە کە بۆیان هەیە قسە لە حالەتی بەرپرسیارەتی بکەن. کەواتە ئەمە دیوێکی دیوی تری ئەوەیە ئەگەر بێت و لە شوێنێکدا ئەمانە زۆری نەبوون بۆ خۆیان زۆری نەبوون. یعنی ئەم دەوڵەتە چی بکە هێن دەگوزێت تەسلیمی وانی کە بەڵێ دەبێت تەسلیمی وانی بکە. زانی بەچی لەو ڕوانگەیەوە کە شەریعەت حالەتێکی اختیاریە بۆ ئەهلی عەقیدەیە. یعنی تۆ ناتوانی کۆمەڵگایەک عەقیدەی ئیسلام نەبێ و تەطبیقی شەریعەتی بەسەردا بکەی
ناکرێت کەمینە ئیجباری زۆرینەی بکە کە پابندی کە بە شریعەتەوە لە کاتێکدا زۆرینە لە ڕووی عەقیدەوە مسلمان نییە، ئازادەکە کافر بێ، ئازادە مەسیحی بێ، ئازادەکە جوولەکە بێ، کەواتە ئەگەر ئازاد بێ لە ڕووی عەقیدە و ئەمانەی قبوڵ نەبێ، ئازادیشەکە کە حکمی ئیسلام و حکمی خۆی گەورەی نەبێ، ئەگەداری ئەو بابەتەی بن. کەواتە حکمڕانی لە هەموو شوێنێکدا حکمڕانی زۆرینەیە، حکمڕانی کەمینە نییە. ئەگەر حکمڕانی بوو بە کەمینە دەبێتە حکمڕانی ئیستیبداد ئەگەر بە ناوی شریعەتیشەوە بێ. کەواتە ولەما دەربارەی ئایا چه حکمڕانێک حکمڕانێتێکی ئیسلامیە، یعنی خۆ من زۆر جاران بابەتە باز دەکەین حکمڕانێکی ئیسلامی منێکە بە شەرع بەڕێوە بڕوە. ئایا بە فقی مەجالێک کە فقی ئیمامی شافعی ڕزای خوای لێ بێ دەکەینەوە بنەما بۆ بەڕێوەبرنی ئەم دەوڵەتە و ئەم دەوڵەتە بەم شێوە بەڕێوە دەچێ، ئەی دەیان وەکو بابەتی مرور و شارەوانی و ئەم تەرتیباتانە لەم فقی حکمڕانێدا جیان نابێتەوە لە چۆتەوە ئیجاری دەکەی وزارێک کە دەوڵەتی پێ بەڕێوە دەبێ. ئەمە گرفتێکی گەورەیە. دەوڵەتی ئیسلامی وەکو ئەم دەوڵەتەی کە هەبوو لە سەردەمی خلافەت پێویستی بە پەرلەمانە، پێویستی بە تەشریع ئاگادار بن، یعنی دەوڵەتی ئیسلامی پێویستی بە تەشریع، پێویستی بە یاسادانانە، پێویست دەکا موسسەیەک بێ یاسای بۆ دابنێ و پێویستی بە موسسەیەک جێبەجێ بکرێ. واتە دابەشکردنی دەسەڵاتەکان ئەمە یەکێکە لە مەنزومەیەکی ئیسلامی گشتی، لە ئیسلامیشدا دابەشکردنی دەسەڵاتەکان زۆر بە شێوەیەکی مەنزومەیەکی ڕێک و پێک دابەشکراوە. دەسەڵاتی تەشریعی جیاوازی لەگەڵ دەسەڵاتی تەشریعی علمانی شتێکی ترە، ئەمی پێمان وایە کە برە دەڕۆتە پەرلەمان تەشریع دادنێ، کەواتە تەشریعی دانە کەواتە یەکسەر ئەم پیاوە مخالەفە و تەحەدای خۆی گەورە دەکات لە کاتێک خۆی گەورە مافی تەشریعی هەیە، وەکو ئیشکالێتێک ئەو بابەتەکان دێک کەس دەیوروژێنن. بابەتەکە ئەوە نییە. دەوڵەتی ئیسلامی چییە؟ دەوڵەتی ئیسلامی دەبێت دوو مەرجی تێدا بێت کە ئەم دوو مەرجی تێدا بوو دەوڵەتی ئیسلامی. یەکەم یاسای ئەم دەوڵەتە پەرلەمانی ئەم دەوڵەتە هیچ قانونێک دەرناکە کە تێک بگیرێت لەگەڵ ثەوابیتی ئیسلامدا. بۆ ئەو ترێستاوابیت مامۆسا لەبەرێ ئەمانەی ئەم دەقانەی ئەم بابەتە شەرعیانەی کە تەحریمکردنەکەی حرامبوونەکەی مەجالی تێدا نەماوە، بەڵێ مەجالی تێدا نەماوە. ئەمە تێک نەگیرێت لەگەڵ ئەمانەی کە یعنی وەک بڵێ زەنی نین، یعنی قەتعین بەوەی کە حرامە. دوو ئەمە کە زۆر گرنگە دەبێت بەرپرسەکانی ئەو وڵاتە، والیەکانی ئەم وڵاتە، مەسئولینی ئەم وڵاتە بە ئیستیبداد حاکم نەبن، بە متمانەی ئومە و خەڵکەکەیان حاکم بن. کەواتە ئەمە دەوڵەتێک دەگەێنێتەوە کە دەبێت لە ڕێگەی دەنگدانەوە، لە ڕێگەی سیقەبەخشینەوە، لە ڕێگەی شوراوە ئەمانە بەرپرسی ئەم وڵاتی بن. دوو ئەم قانونی ئەم دەوڵەتە دەری دەکا تێک نەگیرێت لەگەڵ ثەوابیتی شەرعی. ئەمە دەوڵەتی ئیسلامەتیە. ئەیکەواتە گرفتەکەی ئەمە لەوە دەچدایە. گرفتەکەی ئەمە لەوەدایە زۆر زار کە باسی قەوارەیەکی ئیسلامی دەکەین بۆ خۆمان ئەمە مشکلەکەی دروست کردووەکان دێک کەس بابرین مۆزوعی هەڵبژاردن تەحریم دەکەن. لەبەرەوەی قەناعەتیان وایە کەمە قەناعەتێکە لەم ساڵانە دروست بووە بەشێکە لە فەقی حکمڕانی خراپی ئێمە، حکمڕانی ئیستیبدادی ئێمە کە بەشێک لە عولەما بۆ ئاقارەدا ڕۆشتوون کە دەتوانم بڵێم جۆرێکە لە ئینحراف. ئەویش چۆنە؟ ئەگەر حاکم مستەبیدیش بوو، ئەگەر حاکم زاڵمیش بوو، حاکم میراتی سیاسیشی وەرگرت، بۆ ئەوی فیتنە دروست نەبێ، بۆ ئەوی تەوحیدی کەلمەی مسلمانان تێک نەچێ، مادام شریعەت جێبەجێ دەکە ئیتاعی بکە. کابێ بێ هەردوو پایەکەی هەبێ، دەبێ هەردوو پایەکە. پایە یەکەم ئەوەیە کە دەبێ بە ئیستیبداد حاکم نەبێ، پایەی دووەم ئەوەیە کە دەبێ ئەم دەوڵەتە قانونێک دەرنەکە کە دژی شریعەت بێ. کەواتە تەشریع وەکو لەفظ حرام نییە، یعنی پێ دوایە داخوا مادام یاسا دەردەکە حرامە، بە تەنیا بە کەلیمەکە ئەمە تەحەدانیە بەرامبەر بە یاسای خوای گەورە. پێغەمبەری خوا قورئانی لەبەردەستا بووە و دەستوری مەدینەشی هەیە، کەواتە مادام دەستوری مەدینە بێشەرعیە و تەحەدایە بەرامبەر بە قورئان بووەیە، نە دەستور وەکو دەستور بێشەرعیە وەکو کەلیمە و ناو و میکانیزم، و نە پەرلەمان وەکو سەرچاوەی تەشریع ئەم کەلیمە تەحریمی دەکا. ئەو ئاەتی کە فەرمێ ئینی الحکم إلا لله، ئینی الحکم إلا لله. باش یعنی تێک ناگیرێت لەگەڵ مۆزوعەکەی دەسەڵات شتێکی دەرێت تۆ ئەگەدار بە ئەم مۆزوعەیە. تەشریع بۆ خوایە، باشە، بەڵام سوڵتە بۆ ئومەیە. یعنی واتە خوای گەورە شێبەرپرسە لە ڕووی دەسەڵات و سوڵتەوە ئەوەی تەحدید نەکردووە، لی گەڕاوە بۆ ئیجتیهادی مرۆڤەکان، بۆ سیقەی مرۆڤەکان. تەشریعش کە دەرێن بابلين تشريع بو خوايا دابا بقرينوا سرساوكاني تشريع تشيا يعني ان الحكم لله تشريعا، ان الحكم لله تشريعا وهذا خواي قورا خاوني تشريعا والله سلطه بو اميه يعني خو ليس كاتيك دا وحي اگر وحي بي وحي سلطه يقلاب كرابايا وبيغمر اخوا للري وحي ودي يقول فلان كز دوي من خليفه فلان كز خليفه بو يك قصيق نكرا ولا ويك السلطه دبيت شيابيه
تحديدی مرۆڤەکە نەکراوە تەنها تحديدی مواسەفاتەکەی کراوە کەواتە نیشتانەی ئەوەیە دەبێت ئەمە بە پێی ئەم مواسەفاتانە سیقەی پێ بدات. باش مامۆستا جاری وایە ینی ئەم وشەی تەشریع ینی الحکم لله کە جەنابەت فەرموود وەکو تەشریع ثم جعلناكم على شريعة من الأمر هەیە لەو زۆرەمان هەیە ینی بۆ نمونە ئێستا وتە یەکێک لە با بڵین ئیشەکانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران بۆ نمونە یەکێک لە ئیشەکانی تەشریعە یاسادانانە بۆی خەڵک غەڵەت تێنەگا ئەم یاسادانانە یاسای چی لە چ بوارێکە بۆ چ بوارە یاسادانێ مافی هەیە و ڕێی پێدراوە لە چ شتێکا تەشریع بکە. دەنچوانە بە ئێمە زۆر لەو مۆزوعی لە خۆمان ئاڵۆز نەکەین لە ساڵی 1992 لە کوردستان پەرلەمان هەیە نیە باشە ئەگە بڵێن بە سەدان یاسای دەرکردووە ئەم پەرلەمانە بە سەدان یاسای دەرکردووە بەڵام چەند یاسایەک ئەگەر تێبینێت کردبێت چاوی لەسەرە کە گرفتمان لێ هەیە لە ڕووی شەرعیەوە ئەگەر تێبینێت کردبێ هەموو یاسایەکان گرفتمان لەگەڵی نەبوو لە ڕووی شەرعیەوە لەبەر چی با پێ بڵێم بەشێک لە یاسایەکان یاسای بەڕێوەبردننی وڵاتە لە ڕووی ئیداریەوە یاسایەک دادەندرێت بۆ ئیدارەدانی شارەوانی بۆ موئەسسەی پەروەردەیی و سەلاحیەت لە بینی مدیر عام و مدیرەکان ئەگەر تێبینێت کردبێ ڕاوێژکارەکان ئەنجومەنی وەزارەت ئەمانە یاسای بەڕێوەبردننی ئیدارەدانی وڵاتن ئەگەر تێبینێت کردبێت تەنها لە یاسای باری کەسایەتی و کۆمەڵێک شتی تر کە ئێمە بۆکو بڵێن هەندێک لەگەڵی هەستیارین بۆی کە تەجاوز نەکاتدەنا بەشێک لە یاسایەکان یاسای بەڕێوەبردن لە ڕووی ئیداریەوە ئەمە هەر بواری تەشریع و تێکگیرانی تێدا نیە دەچێتە چیەوە دەچێتە ئەو بابەیەوە کە عولەما لە بابی متەغەیراتە یعنی ئێمە بابەتێکمانەیە بابەتی ثەوابیت بابەتی متەغەیرات هەموو ئەو بابەتانەی کە تایبەتە بە حکومڕانی لە بابەتی گۆڕاوەکانن واتە بە بەردەوامی لە گۆڕانکاری لە بابەتی گۆڕاوەکان لەگەڵ بابەتی ثەوابیتەکان ئێمە دوو زۆرە ئەحکاممان هەیە هەردوو زۆر ئەحکامەکەی باڕوون بێ پێم خۆشە مامۆستایانی بەڕێز و ئەو داعیە بەڕێزانی کە قسە لەو بابەتە دەکەن بەرچاوڕوون بن بابەتی ثەوابیتەکان ئەو بابەتانن کە بە مروری زەمن بە پێشکەوتنی کۆمەڵگا بە گۆڕانکاری بە خەرەباڵغی بە تەکنۆلۆژیە گۆڕانکاریان تێدا نایە بۆ نمونە دەستنوێژ هەڵگرتن لە بابەتی ثەوابیتەکانە کاتێک کە تۆت قسە لە دەستنوێژ دەکەی دەبێ هەموو جوولە و حرەکاتەکانت هەموو مەرجەکانت هەموو بەتاڵبوونەوەکانی دەستنوێژ دەبێ لە ڕووی شەرعیەوە وما نەتەق عنه الشەرع واتە دەق هەبێ کە تەیدی ئەو قسەیەت هەیە کە دەیکەی بەڵام لە بابەتی متەغەیرات و بەڕێوەبردندا دەبێ ئێمە لە ڕوانگەی شەرعیەوە بیر لەوە بکەینەوە ئەگەر دەقێک نەبێت لە ڕووی شەرعیەوە بۆ تەحریمکردنەکەی کەواتە ڕێگە پێدراوە کەواتە شەرعیەت بریتە لەوەی کە شەرع دەربارەی ئەو بابەتە قسەی نەکردووە لێی بێدەنگە کەواتە موافقە لە هەموو بابە متەغەیراتەکانەوە کە مادام شەرع تەعاڕوزێکی نەکردووە کەواتە لێرە دەستە بابی ئەو بابەتانەوە کە شەرع قسەی تێدا نەکردووە کەواتە ئەمە شەرعی و ڕێگە پێدراوە ئەنە ڕێگە پێدراوە بەو مانایە کە شەرع قەدەغەی نەکردووە کە قەدەغەی نەکردووە دەچێتە بابی مباحەوە هەموو ئەم یاسانش کە دەردەچن لە هەرێمی کوردستان بەشێکی کەمیان نەبێ کە قسەکردنە لە تەرس ثەوابیت لەم ساڵانە لەسەر بابی ئەگەر تێبینێت کردبێ لە سەر بابی کۆمەڵێک بواری ئەحوالی شخصی و ئەوانەوە تێکگیران هەبوو بە خۆ دەزانی زۆرێک لە کاردانەوەی لێکەوتەوە دەنا بەشی زۆری یاسایەکان دەستە بابی ئەو متەغەیراتەوە کە وەکو دەڵێن شەرع دەربارەیان بێدەنگە کەواتە دەربارەیان بێدەنگە ینی لێیان ڕازیە هەنی تۆ حساب مەکە کە تەشریع دادەنە دەربارەی وەزارەتی ناو خۆ مرور پێدوا و بێدا خوای گەورە ئەمەی بۆ مرۆڤەکان لەجێ هێشتۆتەوە ینی پێدوا بێ کە یاسا دادەنێ بۆ ڕێخستنی کاروباری وەزارەتی ناو خۆ بەڕێوەبردنی مرور و هاتوچۆ ئەمە بابەتی کە ناوی یاسایە کەواتە ئەمە تەحەدای خوای گەورە دەکە بۆ خوای گەورە لەم چوارچێوانە چوارچێوەکانی بە کۆنکریتی بەجێ نەهێشتۆ دەرفەتی مرۆڤەکانی تێدا نەهێشتوێتەوە حاڵەتی ئێستا کە لە هەرێمی کوردستان و عێراقەیە لە نێو ئەوەی ئەوترێ میلەتێکی موسڵمانە زۆرینە موسڵمانە ئەم جۆرە لە حکومڕانی کە ئێستا ئێمە هەمانە جەنابیشت باست کرد یعنی ئەگەر بە خاڵی یەکەمیانی تیا بێ بۆ نمونە بە هەڵبژاردننی ژات بێت نەسەر حکوم کە ئێمە تێبینیمان لەسەر هەڵبژاردنەکانی ڕابردوو هەیە بەڵام حاڵەتێکی ئاساییە خەڵکانێک حکومداری با بڵێن دەسەڵاتداری میلەتێکی زۆرینە موسڵمان بکەن یان ئەمە بۆ وای لێ هاتوو لە نێو میلەتێکی زۆرینە موسڵمانە بۆ دەسەڵاتدارەکانی بەو شێوازن ئەمە کۆمەڵک هۆکاری هەیە پێم خۆش ئەگەداری ئەوە من سید قوتب ڕەحمەتی خوای لەبێ لە فی ظلالە دەفەرمێ شەریعەت بۆ موسڵمانە بۆ خاوەن عەقیدەیە و عەقیدە بۆ بێباوەڕانە عەقیدە بۆ بێباوەڕانە ئەمە پێویستە ئەگەداری ئەوە بین کەواتە شەریعەت بۆ کۆمەلگایەکی خاوەن عەقیدەیە کۆمەلگای ئێمە بۆ لە دەنگدان بۆ ئاڕاستەدا دەڕۆ کۆمەلگای ئێمە چەند گرفتێکی هەیە گرفتێکیان ئەوەیە کە لەوانەیە بەشێکیان لە ئەسڵدا قەنەعەتیان بە حکومڕانیەک نەبێت کە ثەوابیتە شەرعیەکانی تێدا پارێزراوە بێ ئەمە بیرکردنەوە یەکە و قەنەعەتێکی خۆیەتی بەشێکی تریان تایبەتە بەم وشیاری کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە ئەمە قەرنێک ئەمە یەک سەدەیە دوعاتی ئێمە مامۆستایانی ئێمە حرەکەی دینداری ئێمە سوڵتە و بەڕێوەبردن و سیاسەت لەگەڵ جانیبی ئەدەب و ئەخلاق و دینداری و عیبادەت
لێک چیا بۆتەوە کە لێک جیا بۆتەوە زارێککە بەیەکەوە نووساندنەوە و بەیەکەوە شەرعاندنی قورسایی یعنی توانە بڵێم وشیارێکی زۆری دەوێت واتە بەشێکی باشی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی عیبادەت و دینداریەوە دیندارە بەڵام وشیاری دەسەڵات و حکومڕانەتێکی ئیسلامی بۆ دروست نەبووێنی پێی وانییە داخوا بەرپرسیارەتێکی شەرعی بەرپرسیارەتێکی ساڵح بەرپرسیارەتێکی چاک کە مافێکی شەرعی خۆتە ئەگەر بێت و ئەو ئەرکە ئەنجام نەدەی گونەعبار دەبی مسلمانان ئێمە بەشێکی زۆری ئەم وشیاریەیان نییە کەواتە ئێمە دەبێت کار لەسەر ئەم وشیاریە بکەینەوەتە مسلمان دەبێت وەکو چۆن نوێژ و ڕۆژ و عیبادەتەکەی لەسەر واجبە بە هەمان شێوە دروستکردنی حکومڕانێتێکی تەندروست بۆ هاوڵاتیەکانی بۆ وڵاتەکەی لەسەری واجبە کەواتە بەشێکی دەمێنێتەوە سەر ئەو وشیاریە ئەوەی کە دەنگ نادا یعنی بۆ بەم ئاڕاستەیە دەنگ نادەکە تۆ دەتەوێت با بڵێن ئەمە لەم دوو بەشە پێک دێ ئەوەی کە هەر ڕەفزیەتی زۆر کەمینەیە ئەگە تۆ تبینیت کردبێ پەرلەمانی کوردستان زۆر لە کۆمەلگایەکەی زۆر جیاواز نییە خۆگەر لە ساڵی 1992ەوە بابەتەکە تەنها ئەگەر تبینیمان کردبێت تەنها ئەوەندە نەبووە کە 17 کورسی ئیسلامی هەیە بەڵام ئەو یاسانەی کە لە دژ بە شەریعەتن تێنە پەڕیوە کەواتە نیشانەی ئەوەیە کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی مسلمانە ئەگەر نەیتوانی بێن نوێنەری مسلمان و دیندار و ملتەزیمیش بنێرێتە پەرلەمان بەلایانی کەم و بەلانی کەمەوە نەیهێشتۆ ئەوانەی کە ناردوونی ئەگەر ملتەزیمیش نەبن قانونێ دەرکەن دژی شەریعەت بێگە تێبینێت کردوێ ئەمە قۆناغی یەکەمی وشیاریەکەیە بۆیە ئەم ڕۆژانەی مامۆستای لە وتارەکەی باسی لێوە کە ئەم پێویستمان بە کۆمەلگایەکی لیبراڵە ئازادە بە ئازادە نەدەنگ بدا من تەسەوڕ دەکەم لە ساڵانێکی ئایندە کۆمەلگای ئەمە وشیاری بۆ دروست بێ وشیاریە کە بتوانێت قەنەعەتی وابێت تەنها ئەوەندە نەبێ ڕێگر لە بەردەم پەرلەمان بێ خۆپیشاندان بکە مزاهرە بکە لەسەر مینبەرەکان دەنگدانەوەی هەبێت دەنگدان بە ئاڕاستەیەک بدا کە بتوانێت ڕێگریش بکرێ لە ئەوەی کە یاسایەک دەرنەچە دژی کەواتە لە کۆی ئەو قسانەی جەنابەت کردێ ئەگەر ینی من پرسیارەکە ئاوا لێ بکەم بڵم کەواتە مەمۆستا کامەران هەڵبژاردن وەسیلەیە یان غایەیە ئەگەر وەسیلەیە غایەکەی چییە ئەگەر غایە وەسیلەکەی چییە باش هەڵبژاردن وەسیلەیە وەسیلەیە بۆ غایەیەک ئەوەی کە ئیبن تەیمە ڕەحمەتی خوای لێبێ لە باسی دەسەڵات و سوڵتەیدا دەفەرمێ حوڕاسەت الدینی وسیاسەت دنیا واتە بەرپرسیارەتی بۆ پاسەوانێتی دین و بەڕێوەبردنی دنیایە ئاگاداری ئەو بابەتەی بین کەواتە بەرپرسیارەتی لە ئەسڵدا کە مسلمان بتوانێت بەرپرسیارەتێکی باش و تەندروست و ڕێک و پێک دابین بکە و ڕێگر بێ لە ئیستیبداد و تەوریتی سیاسی ئەوە مەبەستە مەقسەدە شەرعیە تەکلیفە واجبە لەسەر هەموو مسلمانان بۆ دانانی ئەمەی بێدەخەلبوون دوورکەوتنەوە لەم ئەرکەی وەکو دوورکەوتنەوە وای لە ئەرچێکی شەرعی مۆزوعی هەڵبژاردننی شکل لە ڕێکارەکانی کە ئێمە لەو ڕێگەیەوە دەتوانین ڕێگری بکەین لە ئیستیبداد و لە قۆڕخکاری و لێرەوە بتوانین بەرپرسیارەتی باشدا برین ئەمە ڕێکارێکە ئەمە دەتوانم بڵێم وەسیلەیەکە باش بەڵام ئەمەی کە لێرە و لێوە ڕەخنە دەگیرە لەو بابەتەیە و دوو زۆرە زۆرێکیان هاوڵەتێکی ئاسایش دەیگرێ ئاسایی و لە دیدێکی دینداری و شەرعیەوە نایگرێ لەو ڕوانگەیەوە کە دەنجی داوە بەڵام گۆڕانکاریەکان لە ئاستی ئەم دەنگدانەی ئەو دانین بەشێکیان دەیەوێ بڵێ ئەمە شەرعی نیە چکە لە ئیسلامدا پەیڕەوی ئەم زۆرە ڕێکارە نەکراوە وەڵامە دەیە بەڵێ بۆ هەردووچیان وەڵام هەیە یەکەمینیان ئەوەی کە با بڵێن قەنەعەتی وایە لە ڕێ ئەم ڕێکاریەوە گۆڕانکاری گەورە نەکراوە بە تەکیل لەو ڕوانگەیەوە دەتوانم بڵێم هەمومان لەگەرین لە هەرێمی کوردستان دەسەڵات حکومڕانی وەکو وڵاتانی تر نییە وەکو میکانیزمی وڵاتانی تر نییە زۆرێک لە بەرگری پیا کردەوە وەکو چۆن دەرمانێک دەیدێ بە نەخۆشیێکی حالەتەکە نەخۆشیەکە ئیستیبدادە و هەیە بەڵام ئەو دەرمانی کە دەیدێ بۆم ڕێگری نەخۆشەکە مەناعی لە بەرامبەر پیا کردووە دەسەڵات لە هەرێمی کوردستان و عێراق مەناعی بەرامبەر ئەم ئیستیبدادە پیا کردووە لە ڕێگەی تەزویرەوە لە ڕێگای چیەوە لە ڕێگەی ئەوەوە کە چوار سێکتەری تری لە لای خۆی داناوە بۆ ئەوەی کە بتوانێت دەنگدان و هەڵبژاردن کەم بایەخ کاتەوە ئەویش سوپا و هێزکە لە بەندەستی خۆی دایەتی بە کەمینەیەک بۆی دەنجی زۆری نەبخنشێنێ دوو ئابووری و نەوت و بازرگانی سێ ئەو پەیوەندی نێودەوڵەتیانەی کە لە ساڵحی خۆی بەکارهێناوە گەر بێت و من نەبم بەرژەوەندی تەندەکەوێتە مەترسیە و ئەم بەرژەوەندیە هاوبەشە دوو سەرە ئەمانە وای کردووە کە هەڵبژاردن بۆ چکوامانەی بە موئەسساتی نەکردووە کە مؤسساتی نەکردووە ئەمە وای کردووە کە زیانێک لە هەڵبژاردن بەدا هەڵبژاردن و کۆپیوت ئامانجی خۆی نەپێچێت بەڵام ژۆمانای ئەوە نییە خەڵک بێئومێد ببێت با من ئەمە بابەتێکی گشتیە واتە تۆیەکی ئیسلامی لەگەڵ کەسێکی علمانی لەگەڵ کەسێکی چەپ معاناتێکە لەگەڵ هەرێمی کوردستان ڕوبڕووی هەمومان دەبێتەوە دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە نابێ هەڵبژاردن بەو شێوە بێندەرخێ گۆڕانکاری پێ نەکرێت زۆری دووەم زۆرەکەی تریە کە پێی وایە بێ شەرعیە گرفتەکەی ئێمە لەوەدایە
ئەگە تۆ تبینیت کرد بێ لەو قۆناغانەدا کە خەلیفە لە سەردەمی ئومەویەکاندا ئەم ڕێککارە نەبوو بە خەلیفە کە ئێمە باسمان کرد لە سەردەمی ڕاشیدی دەبینی چەندین عولەما و چەندین زانە لەو ڕێگەیەوە شەهید بوون چەندین شۆڕش و ڕاپەڕین کراکە ئەو زۆرە خلافاتە خراپە ئەمن لەگەڵ ئەوەدام دەڵێم ئەگەر بێت تۆ ئەم ڕێککارە قەناعەتت وایە گۆڕانکاری ناکە بەڵام کە لە پێشەوەی خۆپیشاندانەکانیش نەمبینی لە پێشەوەی بڕوخێ حکومەت نەمبینی 2000 نەگیرای لەگەڵ شۆڕشێکی جەماوەریش دانەبووی پێشی جەماوەر نەکەوتوی وەکو شۆڕشی گەلانی ئێران و وەکو شۆڕشی گەلانی جەزائیر بۆی کە پێ دوابێ مادەم ئەمانە انتخاباتیان بۆ ئاقەرە دابرد پێویستمان بە شۆڕشێکی جەماوەریە بەڵام تۆ لە ماڵی خۆت دابنیشی پەنا نەبێ بۆ وەسیلەکانی ترش ئەو وەسیلەش تا حریم بکەی ئەمە بەڕاستی گوناحێکی گەورەیە ئەمە تەنازورە لە مەقاصد تەنازورە لە مەبەست بۆی کە حکومڕانی ئیستیبداد سوودی لێ وەردەگرێت دیکتاتۆر سوودی لێ وەردەگرێت تۆ سازشت نەکردو لەوەی کە انتخابات کە نەچی انتخابات سازشت کردو لەوەی کە تۆ دەسەڵاتی ئیستیبداد و قۆڕەخکارت قبوڵە بۆ چکە ڕێکارێک تەحریم دەکەی بەڵام هیچ ڕێکارێکی تری بەدیلیشت تەبەنی نەکردووە هیچ ڕێکارێکی بەدیلیشی تر نەگرتووە دەبەر و باز لە هیچ ڕێکارێکی تریش ناکەی بەشێک لەوانەی کە بەم شێوە قسە دەکەن ئەگە تێبینیتان کردوێ گوێ لە وتار و قسەکانی ڕابگرا هێندەی دەیەوێ ئەم ڕێکاران تەحریم کا لە مسلمانانی قەدەغە بکە بەڵام قسەکانی هێندە ئاگرینین بەرامبەر بەستەمکاری و بەرامبەر قۆڕەخکاری لە وڵاتەکە دروست دەبێت کەواتە ئەو بابەتی جەنابەت ئایا هەرێمی کوردستان دەرفەتی هەیە پەنا ببردرێ بۆ وەسیلەکانی تر لەو بابەتەیەوە من پێم وایە ینی ئەمە وەکو چۆن مرۆڤێک کە نەخۆش بێ مەناعە بەرامبەر بە دەرمانەکانی پێیا بکە و نەچێ دەرمانێکەکەی بەدیل بکە یان لە وەجباتی دەرمانەکانی خۆی فێڵ بکە دەبێت بیر لەوە بکاتەوە خۆی زەرەر دەکات ئەو دەسەڵاتەی ئەو ئیستیبدادی کە لە کوردستاندا دەیەوێ فێڵە هەڵبژاردن بکە بۆی کاریگەری نەبێت لە تەغیراتی سیاسی و لە چاکسازی دەبێت بیر لەوە بکاتەوە کۆمەلگا ڕۆژێکدا دێ بیر لە وەسیلەکانی تر دەکاتەوە بیر لە ڕێکارەکانی تر دەکاتەوە کەواتە ئەمە دوازار ئەوەی کە زەرەر دەکات فێڵە لە هەڵبژاردن دەکە بۆی هەڵبژاردن کاریگەری نەبێت کە بریتێ لە دەسەڵات ئەوە دڵنیابە لە ڕۆژانێکی تر لە ئایندەیەکی تردا کۆمەلگا ناچاری وەسیلەکانی تر دەبێت کەواتە خاوکردنەوەی خەڵک لە ئینتیخابات و دروستکردنی کۆمەڵێک کەس کە پێی وابێ ئەمی دیعایە بڵاو کاتەوە کە هەڵبژاردن سوودی نییە بەرهەمی نییە دەبێت ئاگداری ئەوەی بین ئەگەڵ هەڵبژاردن سوودی نەبێ و بەرهەمی نەبێ کەواتە بیرکردنەوەی تر دروست دەبێت لە ناو تاچی ئەمەدا بیرکردنەوەی تر بەرزێن داهاتوێکی نزیکدا کەواتە لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتەشدایە و لە بەرژەوەندی هەموواندایە ئێمە ئەم ڕێکارە سەلامەتە بێگرفتە بێ خوێنە بێچەکە بگرینە بەرتاوەکو گۆڕانکاری بکەین چکە ئەگەر بێت و پەنا ببردرێت بۆ گۆڕانکاریەکانی تر بە تەکید ئەو لایەنانەی ئەو هێزانەی کە دەیانەوێ ئەم جۆرە ڕێکارە بێبەها بکەن زەرەر کردو یەکەم ئەوانن زۆر باشە من پرسیارم مابوو بەڵام کات لەوە زیاتر دەرفەتم نایە ئەگەر کەمتر لێ خولەک بەرنامەکە کۆ بکەینەوە وەک ئەوەی ئەوترێت کورتەی قسان و پوختەی قسان جەنابەت چیت هەیە وەڵام جناب ئەوەیە کە هەموو خەڵک بڕاتە دەنگدان لە بۆی دەنگدان ضرورەتێکی شەرعیە و ضرورەتێکی واقعیە و ڕێکارێکە بۆ گۆڕانکاری و بۆ ئەم قۆناغی واقعی سیاسی واقعی ئیسلامی واقعی خەباتی ئەمە بۆ ساکسازی گۆڕانکاری لەم ڕێکاری بۆ لاوە ڕێکاری ترمان لە بەردەستدانیە و هیچ ڕێکارێک بارودۆخی سیاسی لەم قۆناغیدا بارودۆخی ئەمنی وڵاتانی دراوسێ ئیقلیم حالەتی ناسشی هەرێمی کوردستان ڕێکاری تر ناخوازێ ئەو کاتێ لەدەست هەمومان دەچێت بۆیە ضرورە دەسەڵاتیش بە خۆدا بێتەوە کۆس بۆ ئەم ڕێکارە دروست نەکاوە کۆمەلگا ڕوشیار بێ بۆ ئەوەی ئەم ڕێکارە بە ڕێکارێکی خراپ یان لاواز سیر نەکە هەمومان بەشداری بکەین بۆ ئەوەی کە ڕێگە لە تەزویر بگرین هەمومان بەشداری بکەین ڕێگە لە گۆڕانکاری بگرین با ئێمە ببین بە زۆری نەبا زۆرینەیەک دروست بکەین ئەو کاتەی بە دەسەڵات ڕێگا بە ڕێگەی کەمینەوە بتوانێت ڕێگا بە شەرعێتی زۆری نەدا ئەو کاتەی ئێمە قسەی خۆمان دەبێت ئەو کاتەی کۆمەلگای ئێمە قسەی خۆی دەبێت زۆر بەڕێز مامۆستا کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سوپاس دەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێ لە بەرنامی کاتژمێر 7 سوپاس بۆ برایانم لە پشتی کامێرە و ژووری کۆنتڕۆڵی پەخش هەروەها سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون تا ئەڵقەیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە سپێرم هەر شاد و سەرفراز بن خواتان لەگەڵ